سەبارەت بە پرۆژەیەکە بۆ خزمەتکردنی ژینگە پرۆژەیەکە کە پێمان دەڵێت نابێت خۆڵ و خاشاک نابێت زبڵ لە شوێنە گشتەکان و لە هیچ جێگێکی تایبەتیشدا فڕێ بدێت پرۆژەی ڕاوەند تێبڵ هەڵبەتە ئەمە پرۆژەیە کە لە هەفتی ڕابردوودا وەرشۆپێکی تایبەتی لەسەر بڕێوە چوو لە ئێستادا پرۆژەکە لە قۆناغی یەکەمی جێبەجێکردنی جا من بە گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە پرۆژەکە دەچمە لای خاوەنی پرۆژەکە زۆر بەڕێز دکتۆر سەیران تەها ئەحمەد پرۆفیسەری یاریدەدەر لە یاسای نەودەوڵەتی کۆلۆژی یاسای زانکۆی سلێمانی بەشازێکی ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵ مندا ئامادە دکتۆر سڵاو لێ ببین باش ئەم بەیانی باش بەخێر بێت دکتۆر سپاس دەکەم بەچی مەمنون پرۆژەی ڕاوەند تێبڵ لە هەفتی ڕابردوودا وەرشۆپێکی تایبەتان لەسەر بەڕێوە بدەمێت خۆم باسێکی وەرشۆپەکەمان بۆ بکەیت دۆترێمە ناو دیتێڵی پرۆژەکەەوە ئەم بەڵێ حەزکەم سەرەتا بڵین ڕاستکردنەوەیەک بەڵێ ڕاوند تێبڵەکەمانیمان بڵین وەکو قۆناغی یەکەم چونکە خۆ دەزانین وەرکشۆپ و سیمینارات و ئەم شێوانە جۆرەهای هەیە یەکێک لەو نەوانەیان ئێمە یەکەمیان ڕاوند تێبڵەکە بۆ کەسەلایەنە پەیوەندیدارەکان بوو پرۆژەکەمان ئێمە لەسەر مۆزوعی بەڕاستیەوەی کە تەقدیممان کردووە لەسەر مۆزوعی کێشەی چۆنیەتی چارەسەرکردنی کێشەی فڕێدانی خاشاک لە شەقام و شوێنە گشتیەکان و ناوچە گەشتیاریەکان بە تایبەتی سەکە بووە بە دیاردەیەک بەڕاستی کە دیاردێکی زۆر ناشارستانیەتیە و خەریکە ینی لە ئەوە نیە بۆ چۆنەڵین لە دەست دەرچووە و چارەسەر ناکرێ و ئەمەش لە هەموو منتیقەکان لە هەموو شوێنەکان ینی بە بەربڵاوی هەیە ئێمە لە پێشا چکە بەڕاستیمە چەند ساڵێکە من ئیشی لەسەرەکەم لەوانی زیاتر لە 2000 وێنە لە شوێنە جاجاکانە کە کۆمان کردوێتەوە بە تایبەتی نموزەجەکەش لە سلێمانی یعنی ئەمە هەرچەنە بۆ هەموو شارەکانی تر و بۆ هەموو پارچەکانی تری کوردستانیش بەم شێوەیە ڕاستە قۆناغی یەکەممان ئێمە بڵین جارێ لەسەر یەکگرتنەوەی یەکە ئیدارەکان بوو لەگەڵ بڵین بانکی هێشتکردنی نوێنەری ڕێکخراوەکان و لەگەڵ کەتی تایبەت بوو بۆ ئەوەی کە چۆنیەتی چارەسەرێک بۆ ئەم کێشەیە بدۆزینەوە زیاتر لە 2 ساعت و نیو بووی ئەمە جارێ قسەکردنمان وەکو قۆناغی یەکەم لە یەکێک لەو تەوسیاتانە قەرارماناوە کەم ئیشەمان بەردەوام بێ و پێکێنانی لیژنە بێ ئەنجا قۆناغەکانی دوای ئەوەمان دابەزاندنی ئەم وەرکشۆپ و سیمینارەتانە لە ئاستی جامعە و منیازمانەیە لەگەڵ پەروەردەیە لەگەڵ مامۆستایانی ئاینیە و لەگەڵ هەموو لایەنەکانی کەشە ئەمە قسەکردنێک بێ کە بەڕاستی چکە بەشێکە لە ژیانی تاکەکانی کۆمەلگا هەر بەرپرسیارەتی حکوومەت نییە بەرپرسیارەتی خەڵکە و پەیوەستە بە پلەی یەکەم بە ئاستی وشیاری تاکەکانی ئەم کۆمەلگایەوە و لە هەمان کاتە یعنی لە هەموو ڕوەکانەوە تۆ بیگری پەیوەستە بەلایەنی وجدانیەوە پەیوەستە بەلایەنی زەوقەوە پەیوەستە بەلایەنی ئاینیەوە کە ئێمە دینەکەمان خۆمان یەکەم قسەکردنمان لەسەر پاک و خاوێنیە کە النظافة من الإيمان ئەی باشە کە تۆ یەی ئەم خۆڵ و خاشاکە لە ماڵەکەی خۆتا لە باخەکەی خۆتا ئێنیت و لە ناوەڕاستی شەقامە گشتەکانە فڕێ ئەیرێت ئەمە بێجگە لەم هەموو ڕەهەندە و لایەنە جیاوازیانە لە هەمان کاتە لە هەموو دنیاەوە ڕەهندێکی لایەنە یاسایەکەشی جایسە ئێمە ئەبێ لەسەر هەموو لایەنەکان لەسەر هەموو ئیتیجاکان قسە بکەین کە چۆن چارەسەرێک بەڕاستی بۆ ئەم کێشەیە بدۆزینەوە کە کێشەی یەک بە یەکمانە بەڵێ بەر لەوەی کە پرسیاری وەرشۆپەکەی خۆ پرسیاری ئەولانە پەیوەندی دەرانەکەم کە ئێوە لە یەکەم هەنگاوتانە ڕوتان تێکردون و بۆی کە بتوانە سەپۆرت و پاڵپشتێکی ئەم پرۆژەی ئێوە بکەن کە بتوانن خزمەتی ژینگە بکە دەبێت بزانم ڕاوند تێبڵ ئەم ناوتان چێوە هێنا خۆی وەکو چۆنەڵی کۆبوونەوە بە دەوری مێزەکە ئێستا ئێمە توانین سیمینارات بکەین وەرکشۆپ بکەین لە قاعگە لە جیاتی 200 کەس جێگەی 500 کەس بێتەوە بۆ قسەکردن بۆ هەموو کەسێکە بەڵام ڕاوند تێبڵەکە ئێمە لە قاعەیەکە لە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی لە ئۆفیسی هەمانگیمان هەیە کە ئەوانی کە پەیوەستن بەم بڵین بابەتە پەیوەندیدارەکان لە ڕێخستنی و سیمینارات و وەرکشۆپ حەزمان کرد یەکەمیان بەڕاستی لە ئاستێکی باڵای قسە بکەین ڕاستە من مامۆستام لە کۆلیجی یاسا بەڵام لە سەر و منیشەوە سەرۆکایەتی زانکۆمانەیە بە سوپاسەوە دکتۆر کۆسار و دکتۆر عەبدولفەتاح و هەموو ستافەکەی کە پێشوازیێکی گەورەیان لە بابەتەکە کرد و خودی و دکتۆر کۆساریش کە خۆشی لە زۆربەی دانیشتەکە لەگەڵمانە ئامادە بوو لە پاڵپشتێکی تەواوی بڵین بابەتەکەی کرد چونکە ئێمە لەسەر ئاستی زانکۆیە بەڕاستی ئیشەکاگرێ و ماشەڵڵا زانکۆی سلێمانی کەوتا یەکەمیشی هێنا لەسەر ئاستی عێراقا کاما گەڕێتەوە بۆی کە چەنە زانکۆ کار ئەکات لە ناو کۆمەلگایە ئێمەمانەیە پرۆژەکان ئێستا بێ ئیشکردنەکان
لە ناو زانکۆ دابەزێتەوە بۆ کۆمەلگا یعنی ئێمە هاوکەرێک بین هاندەرێک بین لە مەسایلانەیە لەبەرەوە ئەو ڕاوندەی بڵێ ئێمە جگەی 20 کەس بووە یعنی ئەو لایەنانەی کە بانبانمان کردوونیان پەیوەستن بە مەوزوعە لایەنە پەیوەندیدارەکانی کە خۆیان لە ناو پرۆسەکان و خۆیان کێشەکانیانەیە خۆیان ئیشکردنەکانەکەن بەڵێ قایمقامیەتی سلێمانی بوو سەرۆکایەتی شارەوانی سلێمانی خاتوو لەیلا و لەگەڵ کاکارزان و ئەوەی کە پەیوەندی بە مەسلەی خاشاکیش و خزمەت گوزاریەکانەوە هەبوو مدیر ناحەی سیتەکە سەرۆکی شارەوانی سیتەک بوو ئەمە لە بەرەوەی وەکو نموزەجێک وەکو مانتیقەیەکی کەی دیاری کراو بەڕێوەبەرێتی هاتوو چۆی سلێمانی یەکێکن لەلایەنە پەیوەندیدارەکان کاک بەختیار بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەری ڕاگەیاندن هاتبوو سوتفە و ڕۆژە کاکاسۆر کۆبوونەوەیەک بوو بانیان کرد لە پەیوەندی بە مەسەلی ئەحساییەوە بوو گینا خۆی ئەهاو ئەویش نوێنەری کەرتی تایبەت هینە کۆمپانیای شکۆفەمان لەگەڵا بوو کاگاوات و نوێنەری کۆمپانیای هانزۆ ئەمانە هاتبوون بەداخۆ دوو ڕێکخراومان وەکو ڕێکخراوی ویم و لەگەڵ کوردستانێکی سەوز ئامادە کرد نوێنەرەکان دەخۆش بوون ئەو ڕۆژە نەیانتوانی ئامادە بن لەبەرەوە سیرەکەین کەرتی گوشکەشت و گوزار ئەمەلخان خۆی بە شخصی کە زۆر حەزیە کرد ئامادە بێ بەڵام کۆبوونەوەیکی هەولێریان نەبوو نوێنەری خۆیان نردبوون و ئینشاءڵڵا ئیسە ئێمە ئەمە نەبووین اینجا وەکو کۆلیجی یاسا و وەکو سەرۆکایەتی زانکۆ ئەمە ستافەکان کە ئێمە خۆمان لەگەڵیانە دانیشت بووین لەبەرەوە سێکەین ئەمە ئێمە قسەمان کرد هیتر بێنینەوە طبعا ئەم تیمە گەورەترە بێ و لایەنی کەژێتە ناوە وەکوتم لا ئێمە پێویستمان بەلایەنی پەروەردە هەیە کە زۆر لایەنێکی زۆر سەرەکیە لە ناو پرۆسەکەیە کە تۆ لە خوێندکارانی زانکۆ ئەم ئاستی وشیاری کە بەرزکەینەوە و کاریگەری هەبی بۆ سەر خێزانەکانیان مامۆسایانی ئاینی لە هەمان کاتە چۆن ئەتانەوێت کە ئەم پرۆژە پەرەپەدەواتە یەکەم خطواتی جێبەجێکردنی پرۆژەکە چی دەبێت باسی زانکۆت کرد کە شۆڕە بێتە بۆ ناو کۆمەڵگە و لێشە کاریگەری خۆی دروستەکە بەڵام دەبێت بزانم بەکردداری چارەکەکانتان چی دەبێت پرۆژەکەتان چی دەبێت ئێمە لەسەر قۆناغەکان و ئیشکردنەکان وەستاوە کە چونکە ئێمە هیچمان لایەنی تەمویل نین پارەمان پێنیە ئێستا ئەمەوەی کە قسەکردنمان کردووە ئێمە زیاتر لەسەر پێشنیارەکان ڕاستپاردەکان حتا ئێمە توانین لەلایەنی یاساییەکە گەورەترین یارمەتی دەربین پرۆژەی یاسایی تەقدیمکەینەوە کەم و کوڕەکان لەلایەنە یاساییەکانمان ئەگەر هەبێ دوای ئەوانی کە خۆمان پێمانەکرێ لەگەڵ دەسەڵاتە خۆجێیەکانە کە ئێمە قسەکردنمان هەبێ ئەوانی کە نەکرا ئیتر بۆ لایەنی سەروتر بەرزکرێتەوە بەڵام لەبەرەوەی ئەم مەوزوعە بە دەرەجەی یەکەم ئەگەر ئاوا وەکو تەرازوێکی هاوسنگ داینێ بە دەرەجەی یەکەم ئێمە پێویستیمان بە وعی خەڵکە ئیشکردنی خەڵکە ئەمە بەس لایەنی حکوومیەکە نییە ئێسێمە گەورەترین کێشەمان لەگەڵ قایمقامیەتی بڵێن عەفو مدیر ناحەی سیتەک و لەگەڵ بەشی شارەوانەکان ئەدەواتی پێویستیان نییە ئالیاتیان نییە یعنی تۆ تەرحیان بۆکەی قسەکردنەکان ناڵێ ماوەی دوو کاتژمێرونی و ئێمە قسەکردنەکانمان کردووە بەڵام تۆ چی لە خەڵکەکەی بەو ئالیاتەکەمەوە ئەم ڕۆژێک بۆ پاگەکاتەوە بۆ شەوەکەی عینەن شت هاتووە تۆ کەرەستی خانوبینە یعنی ئەمە وجدانێکی ئەوێ تۆ فڕێ لە ناوەڕاستی جادێ پێ تۆ هاتووی لە باخێکە کە باخی تای لەوانێ بای 2 ملیۆن دۆلار بێ ملیۆنێک بێ بەلایەنی کەمەوە ئەگەر تۆ بچووکترین ژوور بکەی بیرێک لێ بەی سیاجەکەی خۆمانە هیچی لە ئیمکانیەتێک کەمتر نییە بەڵام تۆی لە حەقی خۆتە خەڵک لە دەرەوەی ژیانی هەبێ ڕەفاهێتی هەبێ بەڵام ئەبێ ئەو وعیە فێری خەڵکرێ دا حاویەکدانێ دە سەتڵێکی خۆڵ ئەبێ ئەو حتا تەرحی ئێستا ئەو پرۆژانە ئەەکەین هەموو خاوەن باخێک ئیجبار کرێ حاویەی خاصی خۆی هەبێ یان شوێنی تایبەتیەکان هەبێ کە چۆن کۆکرێتەوانێ و یان ئەوە تا یارمەتی ئەو کۆمپانیا بچووکانە برێ هەر گەڕێکێک هەر شوێنێکە بێ خۆڵەکانیان کۆکرێتەوە یان تۆ هەموو باخێگەگەر بتوانێت ئیمکانیەتەوە مختاریان نوێنەرایەتی خۆیان هەبێ 5,000 کۆکرێتەوە لە مانگێکە یعنی هیچ ئیمکانیەتێکیەوە زۆر نییە یان پارێک نییە کە بتوانێت تۆ نەی ئەمە خاشاکە کە پێنجشەمە و جومعە هاتیتە دەرۆ لە دوای خۆتەوە بێی لە ڕێگەکەتەوە بۆ گەڕێیتەوە بۆ ماڵەوە لە ناوەڕاستی جادەکانە فڕێی
ئەنواع کاڵ خاشاکی تێ بێجگەلەوەی کە ئەمە ناخۆش بۆنێکی ناخۆش بۆی بێجگەلەوەی کە ژنگە پیسکردن بێجگەلەوەی کە ئەجا کە ڕەشەبا و باران و ئەم شتانە بێ بە هەموو ئەم دەشت و دەریا بڵاو بێتەوە هەر ئەم خەڵکان خۆشیان و خەڵکی سادەی کەشی کە ئێسێمە ترسەکەمانەوەی دوو ڕۆژی کە بەهارە کە خەڵک بەهارە بێ یەتە ئەم دەشت و دەرە بە دوای شوێنێک کاگەڕێ خۆڵەکەکی خاشاکەکی خۆی بەجێ ئێهێڵێ کۆی ناکاتەوە هەفتێکی کەیەتەوە تیا دانیشێتەوە یعنی تۆ بێ خەڵک خۆشی بەزەیی بەخۆیان بێتەوە ئەجا نەکەوە ئێمە یعنی لەو بڕوایم کە زۆربەی زۆرمان دەرۆمان بینیوە خەڵگە الحەمدوللا بۆی ئیمکانیاتیان بۆی ئیش و کارەوە ئەویان نەبێت ئینتەرنێت وشت فەرقی ئەوروپا و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لە چیە لەو جوانی ئەو وڵاتانە لە چیە بە دەرێجە یەکەمەکەی پاک و خاوێنیەتەکەیەتی ئەو جوانیەی نەک سلێمانی هەموو شارەکانی کوردستان هەمووی خصوصیاتێک و تایبەتێک و جوانەکەی هەیە بڕوا بکە و جوانی سلێمانی لە ئیسپانیایە ئەیبینی لە ئیتاڵیای بینی لە شوێنەکانی کە ئەیبینی بەڵام عەقڵیەتی بەڕێوە بردن بەڵام جۆریەتی خزمەت زاریکردنەکە و بەڵام دڵسۆزی خەڵک بۆ ژینکەکە ئێمە قسەکردنمان لەسەر ئەوەیە لەبەرەوە ئەبێ ئەم مەوزوعە هەمومان بەیەکەوە هاوکاری بەڵێ سەیران خان لە وەرکشۆپەکەتاندا کاردانەوەی لایەنەکان یا وەڵامی لایەنەکان بۆ ئێوە چی بوو ئێوە بە گوێرەی ئەم ئێستای ئەم قسانەی کە کردمان زۆرترین هاوکاری کەپتانە لایانی مادیە بەڕاستی سەپۆرتێکی گەورەتانە کە بتوانرێت کە ئەم پرۆژێتان بەرەو پێش بچێت کاردانی ئەوان چی بوو یاخود لایەنگیری پشتگیری ئەوان بۆ پرۆژەکە ئێوە چییە؟ با پێشەوەی کە دەست بەو قسێ بکەم خۆتان نەزانن شار تا ئەبێ لە گەورەتر و گەورەترا بوون ئەو سلێمانی کە ئێستەی بینی ئەو سلێمانیە پێش 5 ساڵ پێش 10 ساڵ پێش 15 ساڵ بەڵام بە هەمان ئیمکانیەتەوە بەڵام بەڵکو بڵوە کەمتریش و ئەجا بەو هەموو ئەزمەدارایی و کەمی موچە و نەدان و بەو هەموو ئیمکانیە و خەڵک تەعین نەکردن و نەبوونی خزمەت گوزاری و لایەنی ستافی خزمەتی کارگوزاری ئەمە گەورەترین یەکێکە لە کێشەکان بەڕاستی ئەمە ئەوە ئەو ئیتیجاهەیە کە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە لەبەرەوە ئێمە سیرکەین ئیستیجابەیەکی گەورە هەیە بەڵام هەمووی گەورەترین کێشەی هەیە ناڵاندنی لە کەم و کوڕەکانی لە جوابانانە جواب وەڵام نەدانەوەی پێداویستیەکانیان ولا نەبوونی ئیمکانیەتەکان بەڵام ئەمەش نابێت لەسەری بۆستی لەویانە لەبەرەوە ئێستا هەمومان لایەنەکان گەشتونێت تا ئەو قەناعەتی بزانین لەکوێ ئێستا ناو سلێمانی مقارنەکەی بە شوێنەکانی کە بەڕاستی پاکوتە خاوێنیەکە یان ئەتوان کۆنتترۆڵێ بکرێن حتا تەنانەت سیارەکانیان GPS پێوەیە بۆ کوێ ئەچن یان لەگەڵ کەرتی تایبەتەکانە کەرتێکی پرۆفیشناڵن ئەم تەجروبەیە چۆن بگوێزرێتەوە بۆ بڵین بۆ دەرەوەی شار بۆ ناحیەکان بۆ شار و شارۆچکەکانی کە دەرەوانە بتوانین یارمەتییان سوود لە تەجروبەی شارەوانی سلێمانی وەرگن کە ئێشتا گەورەترین کێشەیان هەیە کە ئێشتا گەورەترین یعنی بڵین ئاستی وشاری خەڵک کە ئێشتا دەرەقەت نایەن لە پاکردنەوە یان لە نەبوونی ئەو بڵین پێداویستیانی کە بتوانین هەرچەندە ئێستا کۆمپانیای ڕیسایکلینیش کەەوە یەکێکە لە هیوا تایبەتیەکان ئەم با بیرمان نەچێت بەڕاستی کە باسی ژینگاکەی کە باسی بڵین مەسلەی پاک و خاوێنی و ماسی مەسلەی خاشاکە شتاکەی زۆر لایەنی هەما چەشناگرێتەوە ئەوە ئەنواعی خاشاکیشمانەیە من پرۆژەکەی بەڕاستی جاری یەکێک لە شتە مەترسیدارەکان سەریکە تایبەت من کرده بوو بەچی شەقام و شوێنە گەشتیاریەکان تۆ جارێ با چونکە بەڕاستی زۆرن کێشەکان زۆرن یعنی ئەوانیان کە تەعاملەکەن لەبەرەوە ئێمە لە شتێکی بچووکە بۆ شتەکانی کە هەنگاوەنین ئێستا من نازانم ئەگەر ئەو سلایدانی کە من هێنابێتم ئەوانەی بەڵێ کە پیشانەیرێ ئەوە ئەمە لە ڕێگەی کە هەر لە سلێمانیەوە کە دەرەچیت بۆ ڕێگەی گورگەیەرە ئەمە نۆدیەیە بەڵێ ئەمە نموزەجێکە لە هەموو ڕێگەکانی کە ئەمە ڕێگەی هاتوچۆی خۆمانە من خۆم شخصیان ماڵم بردووەتە دەرەوەی شار و لێ ئەژیم و ماڵمان لەوەیە یعنی ئینسان تۆ پێویستیت بەوێ لە سروشدا لە شوێنێکی طبیعی خۆشتراجی بەڵام بەڕاستی ئازاری وجدان دەیە ئازاری بڵین ئەوە نیە چاو دەیات ئەوە چکە تەلەوثێکمانەیە یان جۆرە پیسبوونێک حتا پێڵێن تەلەوسی یعنی تۆ چەند گوناحق ئەمە علاگەیەک نییە من بتوانم لە سیارەکە دابەزمەواڵی گرمەوە یەک علاگە دوو علاگە نییە بە درێژایی ئەم جارێ و هەموو ڕۆژێک
ئەبێ ئێمە ئەو وعیە لای خەڵک دروستکەین جارێ بە شێوەیەکی وعی و بە شێوەیەکی ئاسی وشیارانە بە سیمینارات و وەرکشۆپ بەڵام لە هەموو دنیاە لە ئەوروپایشە ئەم شتا ئەبێ بە غەرامە چارەسەر بێ بە سزاجە چونکە ئەو وڵاتانەی کە سیستەمێکی ڕێک و کە سیستەمێکی جێگیریش و کە هیچ کێشەیەکی نەبوونی خزمەت گوزاری و هیچ شتێکی کیانە لەبەرەوە لە پاکەتی جگەرەکەتەوە لە کلێنسەوە لە دەبە ئاوەکەتەوە لەبەرەوە سیرەکەین هەمووی کامێرەی مراقبە هەیە هاتوچۆیە جامە بۆیە لایەنی پەیوەندی دارمان بێ بڵین بە تایبەتی هاتوچۆی سلێمانی ئەڵی ناتوانم ئەوە بکەم کامێرەکان ئەمانە بێ بە قانون ڕێبخرێ ئەبێ دانیشین پرۆژە یاسایەک بۆ شتانێت تەقدیم کرێت بەڕاستی تۆ ئەو کەسەی بزانێت ئەگەر کامێرە هەبێ ئەو کیسەی فرێەیە بە مۆبایلەکەی چۆن غەرامەی تیژڕەویەکە بۆیێتەوە 50,000 بۆ بێتەوە 100,000 بۆ بێتەوە حەقی خۆڵە بزانێت کە زەتوانێت کە یەک کیسە خۆڵ یان شتێکی کەفرێ لەبەرەوە ما ئەبێ بێ بە وەکو چۆنە بێ بە عورفێک ئەبێ بێ بە هەڵکو کەوتێکی ڕۆژانەمان نمونەی ئەمە لە ناو بازارەکانی شابینی تۆ بۆچی دوکان ناردانیشێ ناو دوکانەکەی خۆی پاگەکاتەوە خۆڵەکەی فراتە بەردەمی دوکانەکە خۆمنیم دوایی خزمەت گوزاری پاکیەکاتەوە با ئەوە شارەوانی ئیژباریان کە هەمووی حاویەی تایبەتی خۆی هەبێ ئەبێ کوی بکاتەوە بۆ کەسی کە یەت خۆت دانەنیشێ لە سەرەوە تا خوارەوەی سەر شەقامەکان پاکرێتەوە ئەبێ خەڵکی ئێمە لە کۆڵانەکانەوە بەڕاستی ئەو دایکان و خوشکان و ئەو خاموو خانما بەڕێزانە کە یەک گسکی ماڵەکە دەی بەردەرگاکە و پاکەکەیتەوە کۆیەکەیتەوە کۆی مەکەرەوە لە ناوەڕاستی جادەکەیە فڕێبەی ئەبێ ئێمە شەقامەکانمان بە ماڵی خۆمانە بە تێبگەین چۆن دڵسۆز بین چۆن لە دڵسۆزی دییان بەڕاستی یەکەم قسەی ڕئیسی من ئەوەیە ئینتیمای سەرێکیمان کوردایەتیمان دڵسۆزیمان بۆ نیشتیمان ئەبێ لەسەر شەقام و شوێنە گشتیەکان و لەوێەوە دەست پێ بکە ئەنجا بۆ مەسەلا گەورەتر و گەورەترەکانی کەش بڕێن بۆ ئومێدەین کە پرۆژەکەتان بگاتە ئامان جومەرامی خۆی کە بێگومان بۆ سەرئاستی سلێمانی هەرێمی کوردستان بەگشتی سودێکی ئێجگار گەوری دەبێت کە ژینگە بۆ شوازە پارێزی ئێمەش زۆر سپاسیەوەکەین یەک قسەیەکی زۆر تایبەتیم بۆ هەموو کەناڵەکانی ڕاگەاندن ئەوەی کە دەوری سەرێکێ بینی علامە من پێشنیارێکیش بۆ یەکەم خۆزگە لە کورسات یان هەموو کەناڵەکانی کەش ئێمە جۆرەها کەناڵ هەیە منەوەی کا بۆیە گەڕێ بەڕاستی بۆی ئەم هەموو جۆری تەلەڤیزیۆن وینانە کەناڵە بینی گۆرانی ئەخاتە سەر دوای سەعاتێکی کە تکرارە بێت دوای سەعاتێکی بەسەر گۆرانیە یان فلیمێک لە ڕۆژێکە 4 جار لێرێتەوە خۆزگە ئەم بەرنامە ژینگەیانە یان بەرنامەی ژینگەی هەبووە بە هەموو شێوەیە هاوکارتانە بین حتا لە ئامادەکردنیە هەتا لە تەرحکردنی مەوزوعەکانیانە هەر بەڕاستی من خۆم یەکێکە بم لە گەورەتی هاوکار چونکە ئەلام نەبێ چونکە ئەلامە چێتە هەموو ماڵەکانەوە و خەڵگەی بینێ کە تۆ کردێ بە عیبە کە کردێ ئەمە تاوانیشە لە هەمان کاتا تاوانێکی قانونیانە و کە هەستی کرد ئەمە گوناحەیەکی شەتۆیکەی لە هەمان کاتا تعدایە لەسەر حەقی خەڵکی کەش کە تۆ ئەم جادەیە مڵکی تۆ نییە کە ئەوە کاولیەکەی تو کە پیسیەکەی لەبەرەوە ئەم وعیە بۆ خەڵک دروست بوو خەڵکە تەکێتەوە خەڵک وەکو چۆنە بڵین ڕەتعێک یان پاشەکشەیەکەکە کە لەگەڵ خۆیان بتوانێت خۆڵەکەی خۆی یان ئەوە تا لە حاویەکی خۆیان یان ئەو تایسە و پرۆژەی کاڵێم ئینشەڵا لە قۆناغی دووەم و سێما قسەی لەگەڵاکەین لەگەڵ یەکە ئید ناوخۆیەکانە کە چۆن چارەسەرەکان بدۆزینەوە لەبەرەوە ئێمە لەوە کوتم لە قۆناغی یەکەمین بەڵام بەرنامج و ئەعلام هەبێت بۆ ئەم مەوزوعانە و زۆرترین خەڵکدا تەداخل پێ بکەین و زۆرترین قسەکردن و وێنە و بڵین شت پێشکەشکرێ لەمە بەڕاستی گەورەترین تەسیریە بێت زۆر سپاس بۆ زۆر بەرە توەستەیران تەها ئەحمەد قاوەنی پرۆژەی ڕاوند تێبە سپاس بۆ تۆ سپاس بۆ کە لە بەرنامە کوردستانی زەکەڵ ئێمە ئامادە بووین سپاس بۆ بژیت بۆ ئەم بانگێشکردنەوە بەجێ بە قوربان بەڵێ خۆشەویست